إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برابر الرزكانم. أمرو إن شاء الله باسی یاسایەکی تر لە یاسا قورئانەکانەکەین، بنەمایەک لە بنەما گرنگەکانی قورئانی پیرۆز کە ئەویش بنەمای 43هەمە فەرمایشتی خوای پەروەردگارە کە لە سوورەتی الحەشر ئاەتی 7 ئەفەرمێ: وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. خۆشەویستەکانم، ئەم ئاەتە یان ئەم بەشە لەو ئاەتەی قورئانە کە زانایان بە قاعیدە و یاسایەکی زۆر گرنگیان ناو بردووە، معناکەی ئەوەیە کە ئەوەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم پێتانی بدا وەریگرن، ئەوەی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم پێی ڕاگەیاندن وەریگرن، و ئەوەشی کە قەدەغەی لێکردن وازی لێبێنن. یعنی هەر شتێک لەلایەن پێغەمبەرەوە هات صلی الله عليه وسلم وەکو فەرمان، پێویستە لەسەر ئێوەی مسلمان دەستی پێوە بگرن و وەریگرن و جێبەجێی بکەن، و ئەوەشی کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم قەدەغەی لێکردووە پێویستە لەسەر ئێمەی مسلمان کەوا وازی لێبێنین. وأما الحديث شهاتوا كفي غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم: ما أمرتكم به أويك أمر بيكردن في غمر فرمي صلى الله عليه وسلم: فأتوا منه ما استطعتم. كان يكبيتان أكري جيب جيبكن، وأوشك قد غم ليكردن وما نهيتكم عنه. أويشك قد غم ليكردن في غمر فرمي صلى الله عليه وسلم وازي ليبينن. كوابو أم ياسايا أو أجينك فرمانكاني خوا لقل فرمانكاني في غمرة صلى الله عليه وسلم فرقينية. لقرآن أخوي پروردگار فرمي: من يطع الرسول فقد أطاع الله. هركي إطاعي في غمر بك أو إطاعي خواي كردوا، يعني هركس يجرايلي في غمر ببي أو يجرايلي خواي كردوا، هيج فرقينية. كوما الخلق يدروس بوا هر لنا مسلمانانا الله يمشيني قرآن كوين بيسمى بحديث نية جال برا من أنبابة زور جختي لسركم نابي بلي يمشيني قرآن كوين حديث من بيويس نية، چونك حديث رونكراوي قرآن، حديث قرآن رونكاتوا، شون بيويست بحديث نية؟ إمامي أحمد فرمي أجر إيما ديان بوياننا إنك حديثي في غمر صلى الله عليه وسلم بيويست إيما وري بقرين لعقيدة مانا، لا شريعة مانا، لا أخلاق الروشت مانا، أجر إيما اعتراف بوانكين أو أمري إخوة من بشجوا خستوا. أولي إخوة تعالى أفرمي: وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. أما رد كرنوي أم آياتي إخوة قوري أم قصة إخوة بنا ما نبدأ. خوای تعالی فرمی اوی پیغمبر امری پیکردن و فرمانی پیکردن و پیدان وریگرن، و اوی پیغمبری خوا صلی الله علیه وسلم قد غیلی کردن وازی لبینن. ایتر اما لعقیده لعبادته لاخلاقه ابي مشونی پیغمبر بکوین صلی الله علیه وسلم. و مجالی تیانیه بدقی آیاتی قرآن خوای تعالی افرمی وما ينطق درباري پیغمبری خوا صلی الله علیه وسلم افرمی وما ينطق عن الهوى ان هو الا وحي يوحى. پیغمبری خوا صلی الله علیه وسلم هرگیز لهوا و آرزوی خوی وقصی نکردووە، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو بڵێ وحیەکی خوایی لە وحی خواییەوە قسەی کردووە.
ئیتر وحی خوای ئەوەی کە قورآن بێ پێغەمبەری خوا فەرموویەتی ئەمە قورآنە و نووسراوەتەوە ئەوە قورآنە و جگە لەوەیش هەرچی فەرمووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە شەرحی قورآنە جێبەجێکەری قورآنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو خوای تعالی ئەفەرمێ هاتووە قورآن تەطبیق بکە جێبەجێ بکە کاتێ پرسیاران لە دایکی ئیمانداران کرد عائیشە وتیان پێغەمبەری خوا ئەخلاقی چۆن بووە ڕەوشتی چۆن بووە فەرمووی کانە خولوقه القورآن فەرمووی ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورآن بووە لە هەندێک ڕیوایەتە فەرمێ قورآنێک بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیندوو ڕێی کردووە یعنی مەقسەد ئەوەیە کە قورآن لایەنە نەڤەڕیەکەیە بەڵام لایەنە عەمەلیەکە پێغەمبەر جێبەجێی کردووە جێبەجێی کردووە بۆی کەس نەڵێ ئەم قورآنە کەس ناتوانێت جێبەجێیکە هیچ مرۆڤێ ناتوانێت بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی بە عەمەلی قورآنی جێبەجێ کردووە بۆ ئێمە بە پێی ئەمری خوا بۆی ئێمەش بزانین چۆن قورآن جێبەجێ ئەکەین ئیمامی سویوطی ئەفەرمێ وحی دوانە لە حەقیقەت و ڕاستیە ئەفەرمێ وحی دوانە وحیەک کە پێی ئەوترێ قورآن و ئەوە بەو شێوەیە کە لە بینی دوو دەفەیایە هەر کاتێ ئینسان بیخوێنێتەوە خوێندنەوەکەشی عیبادەتە و وحیەکی ترمانەیە کە پێی ئەوترێ سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە شەرحی قورآنە بەڵام ئەمان خوێندنەوەی عیبادەت نییە وەکو قورآن سە قورآن گشت حرفێکی دە حەسەنەیە بەڵام سنت بەو شێوەیە نییە سنت خێرت دەسەکەوێ سنت بە خوێندنەوەی ئەجر و پاداشتێکی زۆر گەورە دەسەکەوێ بەڵام وەکو قورآن نییە لەفزەکەی لەفزی قورآن نییە و ئەو فەرقەی هەیە ئیمامی ئیبن کەثیر ئەفەرمێ عليك بالسنة أفرمي أي مسلمان دس بقرأ سنتي في غمر صلى الله عليه وسلم چونك فإنها شارحة للقرآن أفرمي السنة شرح قرآنك وموضحة له والرونية كاتوا أو تفرمايش إخوائي پروردگار لسورة النحل آية تشلوشوار أفرمي وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون إما أم قرآن من بوتو دابزاندو أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم تاوكو بو خلقي روني كيتوا أويك خوابو يعني دابزاندو تابو خلقي روني كيتوا وتاوكو بيركنوا تيب فكرن ولا حديث شهاتوا في غمر إخوة أفرمي صلى الله عليه وسلم أفرمي ألا إني أوتيت الكتاب ومثله معه أفرمي من قرآن بيدراوة لقل قرآن شاشتكي تروكو قرآن كبي أوتري حكمة كبي أوتري السنة ألا يوشك رجل شبعان على أريكته يقول عليكم بهذا القرآن فما وجدتم فيه من حلال فأحلوه وما وجدتم فيه من حرام فحرموه أفرمي لوانية لداهاتوا زلام واببين دعنشتوا زگی لێ زل کردووە و لەسەر جێگاکەی خۆڵان ڕاکشاوە کاتێ پێ ئەوترێ پێغەمبەر وای کردووە پێغەمبەر وای کە پێویستمان بە سونەت نییە پێویستمان بە حەدیثی پێغەمبەر نییە دەست بگرن لە قورئان و هەرچیتان لە قورئان بینی ئەوە حەڵاڵی کەن و هەرچیتان یعنی هەرچی حەڵاڵێکتان بینی قورئان حەڵاڵی کردو حەڵاڵی کەن ئەوەشی قورئان حرامی کردو حرامی کەن جگە لەوە ئیترتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە داهاتووە لەوانەیە خەڵکانێکی وا پەیا ببن ألا لا يحل لكم لحم الحمار الأهلي ولا كل ذي ناب من السباع أو من السبع جاء في غمري خاص الله وسلم فرميه وبزانا يسأل قرآن كر حرام نية لقرآن هيج آيات يكنية كري حرام كرد به بس بزانا كري ماليتان لسر حرامة وهمو حيواني درندي كلب دارشتان لسر حرامة يعني أما في غمر وقت نمونائي هنا يتوا أفرمي أمل لقرآن شانها تو بلام حرامي شار سرطان شوكا بيغمري خواه صلى الله عليه وسلم حرامي كردو كوابو بيغمري خواه صلى الله عليه وسلم هاتو قرآن بو إمرون كاتوا هاتو قرآن بو إما بيان كا براينا أجر تو سنتي بيغمر ورنقري فرمو أو نيوجيك أيكي شون أيكي هر نيوج هو لنيوج لقرآن باسي نيوج كرا وخواهي قرأ أمريكان نيوج بكي بس شێوازی نوێژ کە ئێستا تۆ ئەیکەیت و ئەم پێنج فەرزە نوێژەی کە ئەنجامی دەیت و نوێژی جمعە بەم شێوە ئەکەیت و هەموو عیبادەتەکانی تر با بڵێن هەروەها ڕۆژ و هەروەها زەکات هەروەها حەج هەروەها هەموو دینی ئیسلام چۆن جێبەجێیەکەی ئەگەر سونەتی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم دەی ئەوانەی کەوا ئەڵێن با سونەت نەبێ مەبەستیان ئەوەیە کە ئاوا مسلمانان داڕن لە عیبادەتەکانیان من لە مزگەوتێک لە مزگەوتەکانە وتاری عەسرمەدا پیاوێکی کتاب و نەکبەت بە تەمەنیش بوو یعنی تەمەنی بڵێم 6 ساڵ وەبان بوو کاتێ من حەدیثی ڕیاض و صالحینم شەرحە کرد بۆ مسلمانان
أمود أبو هريرة فرمويتي يعني صحابي بيغمر صلى الله عليه وسلم واي فرمو فرميتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمو مثلا إتر أو أحاديثاني كلا بيغمر إخوة وهاتوه صلى الله عليه وسلم وإمام نووي للرياض الصالحين كوي كردته أوم شرحه كرد جاء ويش لولا دا بريوتي ما مسامته باسي تشيا كي أبو هريرة وايوتو نازام كي وايوتو ما تشيا ما أو قرآن أو تواو يا ما بس قرآن ما نهاية من جوت ما مجان طبعا خوي وما زاني من شو ما مجان زحمة نبي أو قرآن بو قرآنا يوجن بوبكا أو نيوجاني كيستنا تو يبون يجي عسر نيجي عسر أنجام ندا وتيبله دا يوتم زحمة نبي لقرآن بومباس كبزان نيجي عسر شونو شوازة كيم بيبله يعني زاني شو لقرآن مشتنية أبي في غمر يكادو خاي تعالى فرمين نيوج بكن لقرآن وفي غمر يخاش صلى الله عليه وسلم في نيوج معنا كات شون بيك يبي في غمر وريقري فرمين صلوا كما رأيتموني أصلي من شون نيوج كم لا من بيبين من شون حاجة كم آواك من بيكن في غمر شون روجي قلتوا أبي ما آوا بيكن شون زكاتي داوا أبي ما آوا بيكن دين آوايا هرشي كرني زاني ترسليكي بعد وتي والله أنا أمشي آوايا كي كردوا لي لا الروش يوتم برو أنا جات من بهذا السبب خوش يسكان حرف فكرية كدروس أبي لنا وخلقا لهر زمانك سيرك أجر ورد ببي تولي بروي ميجو بخيوني تو تماشاك أما رتشلكي هي لم يجوا هلا زمان صحابيا كاتي عبد الله كري مسعودي صحابي في غمر صلى الله عليه وسلم حديثي بو أصحابه كان أجر رايوا بس أو حديثي كذكوا في غمر إخوة أفرمي صلى الله عليه وسلم طبعا حديثك لا بخاري مسلم هاتوا أفرمي لعن الله الواشمات والمستوشمات والنامصات والمتنمصات والمتفلجات للحسن المغيرات لخلق الله في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم لعنتي إخوة لو كسانة كخالة كتن وأوانشي كخالة عن بوا كتر طبعا تاتويش بهمان شيء ويا براسي هر حكمي أوي هي لعنتي إخوة لوانيك خالة كتن وأوانيك خالة عن بوا كتر وأوانيك برويان موي برويان هلا كنن وأوانشي بۆیان هەڵەکەنێ ئەوانیشی کە هەڵەکەن ها باریکیەکەن ویان هەیە هەنایتیە لەو تاتۆیەکە خوا پەنامان بدە ئەم نەکبەتیە یعنی لەناو ئومەتی ئیسلامی سە زۆر بۆتەوە پێغەمبەری خوا لعنەتی لێکە لەو کەسان لەو ئافرەتانەی کوا بن و هەروەها لەو کەسانەشی کە دگانەکانیان ڕێک و پێکەوە عیبی نییە بەڵام ئەوان بەرە بنە دگانەکانیان و بینیەکەن و نازانم چیەکەن یعنی خەڵقی خوا بگۆڕن ها خەڵکێ ئەمڕۆ لە خۆی رازی نییە ئەڕاتە بەر ئاوێنە ئیشی بەس ئەوەتانە سەیری خۆی کا بزانم چی شوێنێکی وایە شوێنێکی وایە ئیتر بەر بێتە دەم چاوی خۆی و خەڵکی و ئەناسم دەیەها عەمەلیاتی کردووە بۆ ئەوەی یعنی خۆی جوان کاتەوە لە ئاخریشە هەر نابوتە و ناشرینە خوا پەنامان بدە کاتی ئەم حەدیثەی باس کرد دیارە ئافرەتێک هەبوو لە بەنی ئەسەد لەو کاتە قورئان خوێن بوو هات بۆ لای عەبدوڵای کوڕی مەسعود وتی چی عەبدوڵا بیستمە تۆ لعنەتەکەی لەو کەسانەی کە خاڵە کوتن و خاڵیان بۆ کوترێ و ئەوانەی کە برۆگرن و ئەوانەی ئەم شتانەکەن جا عەبدوڵایش فەرمووی جا بۆچی چی تایە شتێک باسکەم کە خوا فەرموویەتی و هەروەها پێغەمبەرەکەی خوا فەرموویەتی ئەوی شوتی من لەم سەری قورئانەوە تا ئەو سەری قورئانم خوێندەوە جا ئافرەتەکە قورئان خوێن بوو مشتیوام نەبیستووە باسی برۆی تیابێ باسی خاڵ و ئەو شتانەی تیابێ عەبدوڵای کوڕی مەسعود فەرمووی هێشتا باش قورئانت نەخوێندەوەتەوە ئەگەر بتخوێندایەتەوە ئەتزانی ئەوە نییە خوای تەعالە ئەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاكم عنه فانتهوا ئەفەرمێ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانی پێکردن جێبەجێکەن و ئەوەی پێغەمبەری خوا قەدەغەی لێکردن وازی لێبێنن وتی بەڵێ دەیوتی من گوێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم ئاوای کردووە لعنەتی کردووە لەو کەسانەی کە خاڵە کوتن ئەوانشی کە خاڵیان بۆ کوترێ ئافرەتەکە طبعا هیچی بۆ نەمایەوە هو فەرمایشتی خوایە و ئەویش فەرمایشتی پێغەمبەرە صلی الله ئافرەتەکە وتی یعنی ئێستا ژنەکەی خۆت خاڵی نەکوتاوە ئەوەی نەکردەوە ئەڵێ ها سەیکەن ئەمە بیانووی زۆر خەڵک ئەمڕۆ ئاوایە ئێستا کاتێ من حەدیثێکی بباسکەم ئێڵێ هاو یعنی ئێستا مامۆسا ژن و مناڵەکەی خۆت ژن و مناڵەکەی خۆم باواش بێ با خۆشم وابم یعنی ئێستا خۆشم سنەتی پێغەمبەرم جێبەجێ نەکردبێ کەی معنای ئەوەیە تۆ بیکەی بە عوزرێ بۆ خۆت ئەوە عوزر نییە تۆ کەوتت خوا وای فەرمووە ئەو پێغەمبەری خوا وای فەرمووە ئەوە بەڵگەیەتەوە هیچ کەسێ بەڵگە نییە ئێستا موسڵمانێک هەبێ ئەوە نەزوانی درێژ بێ باسی ئیسلام کە بەڵام خۆی جێبەجێ نەکا تەواو تر تۆ ئەوە ناکەی بە قودوەی خۆت پێغەمبەر قودوەتە فەرمایشتی خوا بۆ تۆ هاتووە کە قورئان و سونەتە وتی عەبدوڵڵا یعنی ئێستا ژنەکەی خۆت وان نییە
ئێوتی بڕۆ سەیر ژنەکەی بخۆ توخوا با ئەم عوزرەت ژنێرە بڕۆ سەیر ژنە ڕۆیشتە ژوورەوە هاتە دەرەوەتی نەوەڵا ئەوان ئەمەیان نەکردووە فەرمووی ئەگەر بیان کردایە من ئیتر ژنی من نەئەبوو ئەگەر بی کردایە ژنی من نەئەبوو ئیتر ئەمڕۆ خەڵکی لای ئێمە لەم جۆرە خەڵکانە پەیا بووە خەڵکانێک کەڵێ کاکە ئەمە لە قورئانە نییە کاتێ بۆی ڕوونەکەیتەوە کە قورئان ئەمری کردووە سنەت جێبەجێ بکرێ و حەدیثی پێغەمبەر جێبەجێ بکرێ ئەم جابیانوی چیە دۆزێتەوە ئەی ئەوە نیە مەلا فڵان کەس واکە ئەو لای داوە نەک قورئان و سنەت خۆی ماوە منیش لا بدەم قورئان و سنەت خۆی ماوە ئێوە شوێنی قورئان و سنەت بکەون شوێنی هیچ کەسێ مەکەون لەم ژیانە قورئان و سنەت واضحە و کۆن نابێ و ئەمێنێ حتا قیامەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەم دوانە هەم قورئان هەم سنەت حتى ئەو ڕۆژەی ئەگەنە لای من لەسەر حەوزەکە حەوزی کەوسەر ئەم دوانە ئەمێنن ترست نەبێ ئەوە جێبەجێ بکە قەت نافەوتی قەت سەرگەردان نەبێ ئیتر کەس مەکەنە بەڵگەوە خۆتان چونکە ئەوە بەڵگە نییە لە قیامەتیشا ناخواتەوە ئەی فڵان و ئەی فیسان و ئەی فڵان بۆ وای کردو ئەوە هیچ بەڵگە نییە من ئەم قسە بۆ ئەمە نەسیحەتە لەوانەیە ئیسا من دانەبەزم لەم من بەرەو بمرم بەڵام ئەمە وەک نەسیحەتێ بۆتان ئەی هێڵمەوە حتا قیامەت هیچ کەسێ بیانوو نییە بۆ ئێوە مەلا فڵان و جەماعەتی فڵان و گروپی فڵان و ئەمە نییە لە ئیسلامە ئەوەی لە ئیسلامە هەیە قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەگەر بەڵگەت هەیە لە قورئان و سنەت ئیتر مەترسە و جێبەجێ کەوتەوە ئەگەر بەڵگەت نییە هیچ کەسێ ناوێتە بەڵگە بۆت لە قیامەت لە قیامەتە بڵێ وەڵا خوایە من چی بکەم مەلا فڵان وای کرد ناخواتەوە خوای تەعالی فەرمێ ئێوە قورئانم بۆ دامەبەزاندی ئێوە حەدیثی پێغەمبەر نەهات قورئانتان بۆ ڕوون کاتەوە ئەو کاتە زوانت لاڵ ئەبێ و ناتوانی وەڵامی خوا بیتەوە خوا پەنامان بدە و ئەم قاعیدەیەش ئەوەمان بۆ دەرەخا کە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ بپارێزرێ و ئەبێ مسلمانان لەبەری بکەن و هەوڵدەن لێی تێبگەن چۆن قورئان ئەپارێزن و لەبەریەکەن و لێی تێگەن هیچ فەرقێکی نییە پاراستنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ پاراستنی قورئانە یەکێکە هیچ فەرقێکی نییە بۆیە زانایانمان وایان فەرمووە أفرمان ينبغي لنا أن نحفظ حديث رسول الله صلى الله عليه وسلم كما يحفظ القرآن لأن الله تعالى يقول وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واجب لسرشان من إيمت شون قرآن أخوانين ولا بريكين ولا معنى كان تيجين وأي باريزين وكو تشاومان عينا سنتي في غمريش بهمان شيوه هيج فرقينية أوي في غمري خوا صلى الله عليه وسلم في أمان بدأ ئەبێ وەری بگرین ئەوە ئەوەی پێغەمبەری خوا قەدەغی لێکردین ئەبێ خۆمانی لێ بەدوور بگرین بۆیە ئەبینی هەر لە سەردەمی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان تابعین و تەلەبەکانی سەحابە و پاشان ئەوانەی لە پاش ئەوان هاتن سەحابە تابعین تابعین زۆر گرنگیان بە سنەتی پێغەمبەر داوە صلی الله عليه وسلم و لە سەردەمەکانی سێ چەرخەکەی یەکەم ئەوەی کە پێغەمبەری خوا ئەفەرمێ خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین سەردەمی منە پاشان ئەوانەی لە دوای من دێن پاشان ئەوانەی لە دوای من دێن سەحابە و تابعین و تابعین ئەو سێ چەرخە یەکێک لە فەزڵەکانیان ئەوەیە حەدیثی پێغەمبەریان صلی الله عليه وسلم جگە لە قورئانیش يعني طبعا قورئان بەهم محفوظ حفظ کرا هەل لە سەردەمی سەحابەوە بە هەمان شێوە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابە و تابعین و تابعین حديث صحيح كاني في غمري خوان صلى الله عليه وسلم بو اما باراستوا دس بدس صحابه قاعدين تابعين قاعدين تابعين تر دس بدس بوشي وقيشتوا وكو شلون قران قيشتوا